لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لەبێ خۆشحاڵمەم ئێوارێش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لەگەڵ تاوتوێکردن و دەستنیشانکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکی نوێی حکوومەتی عێراق مەرجەعیەت و هێز و لایەنە سیاسیەکان گەرمتر لە جاران گۆڕەپانی سیاسیان شڵەژاندووە و لێدوانی گەرم و گوڕیان هەیە. لەم نێوەندەشدا سەردانی سەرۆکوەزیرانی کاربەڕێکەر بۆ هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ هێزە کوردەکان باس لەوە دەکرێت کە ئیترمە قۆناغێکە وەکو چازدانەوە بە عادل عەبدولمەهدی بۆی بێتەوە بە سەرۆکوەزیرانی عێراق. لەگەڵ ئەمانەدا هەر ئەمڕۆ دوای سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان خۆپیشاندان لە بەشێکی زۆری لە شار و ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق تونتر لە جاران دەستی پێکردەوە بە پێی داتاکان یاخود بە پێی زانیاریەکان کوژرا و بریندار ئەمڕۆ هەبووە لە بەریەکەوتنی نێوان هێزە ئەمنیەکان و خۆپیشاندەراندا. بە هەر حاڵ بارودۆخی سیاسی عێراق یەکێکە لە بابەتە گەرمەکانی ئەمڕۆ بۆ گفتوگۆکردن. دکتۆر دلاوەر عوسمان مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵمدایە، هەروەها بەڕێز ئەحمەد ڕەفیق وەکو چاودێری سیاسی لە ستۆدیۆکانی کەرکووک لەگەڵمدایە بەخێر بێن. دکتۆر دلاوەر لای جەنابتەوە دەست پێ دەکەم. بارودۆخ گونجاوە بۆ پێدانەوەی چانس بە عادل عەبدولمەهدی بۆی سەرۆکوەزیرانی عێراق وەربگرێتەوە، بەتایبەت کە ئەم ماوەی چەند مانگا گفتوگۆکان لەسەر دانانی کاندیدێک و یەکلابوون و لەسەر کاندیدێک کاتی زۆری عێراقیەکانی گرت. بەتاکید بەشێکی سواس بۆ بەڕێستان بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. بەتاکید ئەم بابەتە تەنگەشێکی سیاسیە، ینی مەودە دوورە ئێمە توانین بڵێن هەر لە سەرەتاکانی پێگەێنانی حکومەتەوە بەوادرەکانی دەرکەوت بینیمان کە کۆمەڵی کێشمەکێشمی سیاسی هەیە ئەستەمام حکومەتە بەردەوام بێەوەی کە گرنگە سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت. عادل عەبدولمەهدی ڕاستی ساباز لەوە کرێکە جارێکی تر ئەو ئەرکێکی پێ بسپێرێتەوە لەبەرەوەی شخصێکی میانەڕەوە تا ڕادەیەک وە کەسێکە ینی تاقی کراوەتەوە لەسەر جەملایەنەکان کە ئەتوانێت گفتوگۆی لەگەڵ بکرێ وەکو شخص وەکو فرد. بەڵام ئەبێ ئەومان لەبیر نەچێکە کۆی ئەو لایەنە سیاسیانەی کە هێزی پەرلەمانیان هەیەوە دەستیان هەبووە لە دانانی دکتۆر عادل عەبدولمەهدی و حکوومەتەکەی پێگەنای حکوومەتەکەی ئێستا ئەوان زیاتر دژ بە با بڵێن سیاسەتەکانی ئەو زیاتر ئەتوانین بڵێن بە ڕوونتر ئەوان دژ بە حکوومەتەکەی قسەیان کرد. یەکێک لەو لایەنانە کە ئازانین زۆرترین کورسی پەرلەمانی هەیە ڕۆتی سەدرە سائرون کە لە هەر سەرەتای دروستبوونی تەنگەشی سیاسیەکە لە عێراق ینی سەرکردەکەیان مقتەدا سەدر بە عەلەنی داوای لەوە کرد کە عادل عەبدولمەهدی بێت دەست لە کار بکێشێتەوە حکوومەتێکی بەڕاستی لاوازی عادل عەبدولمەهدی یاخود پشتیوانی دۆخەکەکەن زیاتر وەکو گروپی پۆپۆلیستی خۆیان پیشانەدەن. خۆی بەتاکید ینی وەکو گروپێکی پۆپۆلیستی خۆیان پیشانێن، بەڵام هەر ئەگەڕێمەوە سەر ئەوەی کە ئێمە لە لایەنە دەستوریەکەیەوە قسەکەین کە ئەم گروپە با بڵێن سیاسیانە ئەم کوت لە سیاسیانە دواتر سەرنجام هەر ئەوان دەنگیان ئەبێەوە ڕۆڵیان ئەبێ لە یەکلاکردنەوەی ئەم بابەتە. ئەما گەر باز لەوە بکەین کە کێشەکان بە لایەنی دەستوری چارەسەر بکرێت. بۆیە تۆزێک ئەستەمە ینی وای ئەبێنین کە تۆزێک ئەسەمە عادل عەبدولمەهدی جارێکی تر تەکلیف بکرێتەوە بە تایبەت کە ئێستا پێداگیریەکەی لەلایەن کوتلەکانی ترەوە مەسەلەن کە ئێمە باز داواپەیمانەتی بیناکەین کە کۆمەڵە کەسایەتی و کۆمەڵێک با بڵێن قواری سیاسی لە پەرلەمانی عێراق مەسەلەن ڕەوتەکەی مالیکیە دەولەی قانونە مەسەلەی هادی عامری کە باڵێن شخصیەتێکی بەهێزە و کوتلەیەکی بەهێزی هەیە باز لەوە کرێت کە حکما چێتە پاڵی ئەمانە پێمانەڵێن ینی ململانەکان تونترە بنەوە و ئەوان کە لە خیتابی سیاسیانە گویان لێگریت ینی لە لێدوانەکانە هەمویان تاکید لەسەرەوە کەنەوە کابێ عێراق ئەم قۆناغە بگوازرێتەوە بۆ قۆناغی تر کە دەوڵەتێکی بەهێز طبعاً بە بیر و بۆچوونی ئەوان باڵێن بەهێز لە نێوان دوو قەوسا بۆ ئەوان بەجێ هێڵین ئەبێ دەوڵەتێکی بەهێز پێک بهێنرێەوە. معناو ئەوەی کە هەبووە حکوومەتەی ئێستا قائمە حکوومەتێکی بەهێز نییە و حکوومەتێکی لاوازە بە سەرۆکایەتی عادل عەبدولمەهدی. عێراق چۆن دەگوازێتەوە؟ ینی چۆن دەتوانێت قۆناغە تێپەڕێنێ بۆ قۆناغێکی دیکە بەکوێی ئەم ململانەیە تێپەڕیوە و هەرتیاشیا ماوەتەوە لە بازنێکەدا سۆڕێتەوە ینی دەتوانێت تێپەڕێنێ ئەم قۆناغە؟ ئەمە دوولایەنەیە ڕاستەکەی ئێمە گەڕێمەوە سەر ئەوەی بە دوو قۆناغەتوانێت یا ئەوە تا گۆڕانکارێکی ڕیشەیە بکرێەوەکەوەی باسەکرێ بە شێوەیەکی گشتی چ لەلایەن خۆپیشاندەرانەوە یان لە کۆمەڵێک هێز و لایەنی سیاسی کە ئێستا خۆیان بەشدارن لە پرۆسە سیاسەکە یاد ئەوە تا ینی با بڵێن بە گۆڕانکاریکی دەستوری ئەوەی کە ئێستا قائمە ئەوەی ئیسا هەمانەوە پرۆسە سیاسی کە لەسەر بینای دەستور کراوە. ئەتوانم بڵێم ئەم قۆناغە تۆزێک هەستیارە بەو مانایی کە ئەتوانین بڵین هەر گەڕێمەوە سەرەتای پێگەێنانی یەکەم ئەبێ بیرمان نەچێ دوایین پرۆسی هەڵبژاردن لە عێراق کەمترین با بڵێن بەشداری دەنگدەرانی تیا تۆمار کرد کە ئەمە سابقەیەکە بە حسابی بۆ بکەین کەواتە دەنگدەری عێراقی ئەمجارە پێمانەڵە کە
بە شێوەیەکی گشتی بکۆی پرۆسە سیاسەکە ینی بەدڵی ئەو نیە ڕازی نیە لی ئەبێ بیرمان نەچێت پێگەنانی با بڵێن دەستنیشانکردنی کەسایەتەکان بە ڕێکارە دەسووریەکانیش ئەویش تۆزێک هەر لە سەرتاوە لاوازی پێوە دیار بوو بۆ نمونە بەڕێز سەرۆ کۆمار بینیمان بە دەنگێکی زۆر کەم دەستنیشان کرا کە 165 دەنگن هەر سەرۆکی خودی پەرلەمان کە با بڵێن دەرهاویشتەی هەڵبژاردنەکانەویش بە دەنگێکی زۆر کەم ینی زۆرینەیەکی زۆر سادە ئەویش دەستنیشان کراواتە هەر لە سەرتاوە پێمان ئەڵێ ململانەکان زۆر تون بوون بە پێی ڕێکارە دەسووریەکان بینیمان زۆرینەی سادە دیموکراسیە یاخود ململانێکی تونندە ئەنجامی خراپی لێکێتەوە خۆی لە وەکو بنەمای دیموکراسیە ئەمە ناتوانین بڵێن دیموکراسیە بەڵام وەکو دەرەنجام ئێمە ببیرمان نەچێت دیموکراسیەت بەشێکی هاوبەشی پێکردن و بەشداریکردن تۆ کە کوتلەیەکی گەورەیان دەنگێکی گەورە لە مقابلی تۆە هەبوو بەشداری نەکرد حتمما ململانە سیاسەکان تون دەکاتەوە حتمما ینی با بڵێن کاری سیاسی ڕۆڵی حکوومەت پەرلەمان ئەمانە هەمووی خاوەکاتەوە کاتێککە تۆ سیستمی سیاسەکە لە وڵاتە کار و ئەدای خۆی خاو بوو نەیتوانی بەشانی ڕووداوە سیاسەکان بڕوا لە ناوخۆی عێراق و لە دەروی عێراق حتمما تەنگەشی سیاسی دروستە بێ و ئەوەش دەرەنجامەکەیتی کەی سایبینی زۆر باشە بەڕێز ئەحمەد ڕەفیق چاودێری سیاسی کە لە کەرکووکەوە لەگەڵماندای قسە لەسەر دەرکەوتنەوەی عادل عەبدولمەهدی کەین و بە تایبەت سەردانی بۆ هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ کوردەکاندا ئەمە چ مانایەکی لە پشتەوەیە ئەوە نیشان دەدا کە ئان هەوێ لە کابینەی نوێی حکوومەتە یاخود لە دیاریکردنی سەرۆکوەزیرانە یان لەدا پێدانی چانس بە عادل عەبدولمەهدیدا کورد پشتیوان بێت کارکتەر بێت ئەم جارە یاخود هەر بابەتەکە ئەچێتەوە سەر پلێتە ئەسڵەکەی و کە دانانی سەرۆکوەزیران بابەتێکە پەیوەستە بە ماڵی شیعەوە سڵاوتان لەبێ خۆی لە بنەڕە تا بێ بگەڕێنەوە بۆ کێشە ئەساسیەکە کە مەسەلەی پرۆسەی سیاسی لە عێراق و هەروەها بارودۆخی سیاسی لە عێراق بارودۆخێکی ناسەقامگیرە و دۆخی سیاسی بە تەواوەتی شڵەشاوە و هەروەها سیادە و سەروەری عێراقیش پێشێل کراوە پێم وانییە کارکتەرەکان بتوانن ینی خەڵکی عێراق و سیادی عێراق لەم ئەزمەیە لەم تەلەزگەیە دەرکەن و بیبەنە کەناری ئارام چووکە لە ماوەی ڕابردوودا بۆمان دەرکەوت کە عێراق توانای ئەوەی نییە سەروەری خۆی بپارێزێت توانای ئەوەی نییە سوورنەکانی خۆی بپارێزێت توانای ئەوەشی نییە ئاسمانی خۆی بپارێزێت کەوا بێ کارکتەرەکان ناتوانن ئەو ڕۆڵە فریادڕەسە ببینن کە پێمان وایە ئەتوانن دۆخەکە لە دۆخێکی شڵەژاوی ناسەقامگیر ئارام بکەنەوە بەرە و ئاسۆیەکی ڕوونتری بەرن بۆیە پێم وایە ئەگەر چانسێکی تریش بدرێتەوە بە عادل عەبدولمەهدی ناتوانێت سەرۆکوەزیرانیشی موفق بێ یان ناتوانێت عێراق لەم تەلەزگەیە ڕزگار کات چونکە ئەوەی ئێستا لە عێراقا حکومەکە ئەو جەمسەرانن کە وەلایان بۆ وڵاتانی ئیقلیمی و هێزە نێودەوڵەتیەکان هەیە عادل عەبدولمەهدی هەمومان نەزانین نە هێزی میلیشا هەیە نە هێزی نیزامی هەیە نە با بڵێین خاوەن نفوزیشە لە ناو عێراقا بۆیە پێم وایە یعنی بە دووبارە هەڵبژاردنەوەی عادل عەبدولمەهدی کە ئێستا سەرۆکوەزیرانی کار بەڕێکەرە پێم وانییە دۆخی سیاسی عێراق بەرە و کەناری ئارام بڕوە ئەبێ ئەو ڕاستێش بزانین ئێستا عێراقی چۆن ئەڵێن عێراقی پێش پرۆسە و دوای پرۆسەی ئازادیە پێش 2023 و دوای 2023 ئێستا عێراقی دوای سێیەکی 2020 و عێراقی پێش سێیەکی 2020 و دوای سێیەکی 2020 دوو قۆناغی جایە دوو مەرحەلەی جایە ئەکرێ ناوی بنین قۆناغی بەگشتداچوونەوەی جەمسەرە دژبەیەکەکان کە گۆڕەپانەکەی دەوڵەتی عێراقا ئەو دەوڵەتی کە تا ئێستا نەیتوانێت سەقامگیری نەبوو سنوورەکەی نەبوو هاوڵاتیانی نەبوو سیستەمە سیاسیەکەی دەستە بەر بکە بۆیە هەر سەرۆکوەزیرانێک هەر کەسێک هەر کارکتەرێک ناتوانێت لە ئێستایە ئەو دۆخە ناسەقامگیرە ئارام بکاتەوە بە دەلیلی ئەوەی دوو جەمسەری دژبەیەک کە هەمومان نەزانین ئێران و ئەمریکایە عێراقیان کردوێتە گۆڕەپانی ململانێ و ساخکردنەوەی جێنفوزی خۆیان بۆیە دەبێ ئەوەش بزانین لە دوای ئەو بڕیارەی کە پەرلەمان کە کۆمەڵێ قسە و قسەڵۆشی لەسەرە کۆمەڵێ بیر و بۆچوونی لەسەرە کۆمەڵێ شرۆڤەی لەسەرە کە ئایا ئەوە
ئیشی پەرلەمانە ئەو بڕیارە بدا بۆ دەرچواندن یا بۆ دەرکردن یان بۆ دەرچوونی هێزە بیانیەکان لە عێراقیان ئەمە شتێکی ترە بەڵام لە دوای ئەوە ئەبینین ئەو جەمسەرە دژبەیەکانە بە تەواوەتی بەبێ گەڕانەوە بۆ سیادەی عێراق بۆ سەروەری عێراق دێن ئەیانەوێت تەسفی حساباتی خۆیان لە عێراقا بکەن و ئەمەش ئەبێت هەمایی ئەوەی کە سەروەری عێراق خاچی عێراق بە شێوەیەکی ناسەقامگیر بمێنێتەوە و گومانی ئەوەی لێکرێ ئەوەی کە هەشە لە دەست دەرچێ و دۆخەکە کۆنتترۆل نەکرێت. بەس بەسەکەم زیاتر ئەوە بوو بەڕێ زەحمەت ینی کورد دەبێتە کارکتەر لە پێکێنانی کابینەی نوێدا لە دەستنیشانکردنی سەرۆک وەزیراندا ڕۆڵ و پێگەی دەبێت لە عێراقدا یاخو بابەتەکە تەنها بۆ ماڵی شیعە بەجێهێڵن. خۆی لە ڕاستیە یعنی من ئاماژەم بۆ کرد کە کارکتەرەکە خۆی هیچ ڕۆڵێکی نەبێت دەبێت کورد چ ڕۆڵەیەکی تیا ببینێ بۆیە کورد لە نێوان دوو بەرداشە لە نێوان بەرداشی وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی زلهێزە ئەگەر بەوریاییەوە مامەڵە لەگەڵ دۆخی لەگەڵ ئەم دۆخە ناسەقامگیریانەکە پێم وایە نەتیجەکەی باش نابێ بەڵام تا ئێستا بە تەقدیری من بەکردنەوەی خۆم هەم بڵین قائیدەکانی ڕەئی لە ناو حزب وڵایەتە کوردستانیەکان و هەم حزب وڵایەتە کوردستانیەکەوەم هەم حکوومەتی هەرێم و پەرلەمانیش بە شێوەیەکی عەقڵانی مامەڵەیان لەگەڵ ئەم دۆخە تازەیە کردووە و توانیویانە باڵانسی با بڵین باڵانسی ململانیەکان ڕاگرن و نەچنە ناو هیچ بەرێکەوە بە شێوەیەکی ئاشکرا و لەگەڵ ئەوەشە لەگەڵ بارودۆخەکەی خۆیان گونجاندووە کە ئەمە لە ئێستاە ئەوەی کە پێوترێ ئەضعف الئیمانە چونکە کورد خاوەنیە و هێز و نفوزە نییە هەم لە ڕووی لۆجستیەوە هەم لە ڕووی ینی دەوڵەت نییە تا بتوانێت بە زیان لەم هاوکێشەیە لە ململانیە دەرچێ بۆ یەک لە نەتیجەیە ینی هەر کەسێک کە دەبێ بە سەرۆک وەزیران یا سەرۆک کۆمار یا سەرۆکی پەرلەمان خۆ دەبێ بۆ چوونی کورد و هەروەها ڕای کوردی لەسەر بێ و هاتنی عەبدولمەهدی پەیوەندی بە مەلەفی دانانی خۆیەوە نەبووە یا سەرۆک وەزیرانێکی تازە پەیوەندی بە کۆمەڵێ پرسەوە هەبوو کۆمەڵێ مەلەفەوە هەبوو یەکێک لەو مەلەفانە پەیوەندی بە مەسەلەن ئەو بڕیاری کە پەرلەماندای دوای ئەوەی کە هێزەکانی ئەمریکای هێزە بیانیەکانێک شوێنەوە مەسەلەی داعش بەچووەگا و هەروەها مەسەلەی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بەچووەگا و هەروەها ئەو هێزانی کە لە عێراقا قەرارە دەرکرێن یا پاشەکشە بکەن هێزە بیانیەکان مەبەستم ئایا تا چەند مەسەلەن هەرێمی کوردستان ئەچێتە ژێر ئەو بڕیارەی پەرلەمانی عێراقەوە ئەو مەترسیان هەیە بەڕاستی هێز و لایەنە شیعەکان بە تایبەتی حکوومەتی عێراقیش ئەو مەترسەی هەیە کە ئەگەر بێت و هێزە بیانەکان بکشێنەوە نێنە هەرێمی کوردستان و سنووری هەرێمی کوردستان کە بەپێی دەستور و با بڵێین مادە دەستوریەکان سنوورێکیدان پێنراوە بۆیە هەموو ئەم مەلەفانە قسە و باسی لەسەر کراوە مەسەلەی بودجە مەسەلەی نەوت کە لە سەردەمی عادل عەبدولمەهدیە مدەیەکی زەمەنیە با بڵین مەسافەیەکی زەمەنی دانرا بوو کە لە دوای ئەو ساڵەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو نەوتەی کە هەیەی ڕادستی کا بۆیە هەموو بە تەقدیری من هەموو مەلەفەکان تێکەڵ بوونە و عادل عەبدولمەهدی بەڕای من ئەو کارکتەرە نییە بتوانێت بە ئاسانی با بڵین یەکاڵای کاتەوە ئەم مەلەفانە مەلەفی زۆر ئالۆزن لە دەست حکوومەت و لە دەست شخصیاتی عێراقی دەرچووە بەڕاستی ئێستاەوە ئەوەی کە ئەو پرسانەیەک لاکاتەوە لە کۆتایە ئێران و ئەمریکایە. زۆر باشە دکتۆر دلاوەر تۆ سەرنجت چییە لەسەر کورد بۆ قۆناغی داهاتوو بە تایبەت ئەو بابەتی کە بەڕێز ئەحمەد ئاماژی پێدا نقطەی لەسەردانە عێراق لە نێوان پێش سێیەکی 2020 و دوای سێیەکی 2020 بەتاکید من هاوڕام لەگەڵ بەڕێزیان بوو ینی ئەم بابەتە بە شێوەیەکی گشتی لە ئێستا لەم بارودۆخەی ساکە قساکەین ڕاستیەکەیەوەیە کە بەتاکید لە دەستی لایەنە عێراقیەکان بە شێوەیەکی با بڵین گشتی دەرچووە ئێستا لە دەستی وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی نێودەوڵەتیە بەڵام ئەوەی لەسەر لایەنی عێراقی ینی ئێستا واجبە و ئەوەی کە ئەیبینین حتمما وڵاتانی ئیقلیمی وڵاتانی نێودەوڵەتی لە سیاقاتی قانونی و دەستوریە ینی ئەو گەمەیە ئەکەن هەم ئێران هەم ئەمریکا گەر بە شێوەیەکی تەحلیل باسی بکەین کوردستان تا ئێستا بە شێوەیەکی گشتی باسی ئەەکەین ئەوانەی کە بڕیار بەدەستن لە هەرێمی کوردستان بە تایشی تا ئێستا بە شێوازێکی عەقلانی مامەڵەیان کردووە
و ئێمە ینی لە خیتابی سیاسیاوی کە گوێمان لێبێ لە بەرپرسانی هەرێم زۆر نەرمی و زۆر بێلایەنی پێوە دیارەکە خیتابێکی زۆر عەقلانی و زۆر سیاسیە و زۆر تەندروستە بەزەوەی گرنگە کە ئەبێ بیزانین وەکو سیاسی یعنی کە ناتوانین بڵێن لایەنی کوردی بێ بەلایەن بێ بۆچی چونکە لایەنی کوردی خۆی بەشێکە لە ئەم پرۆسەیە بە شێوەیەکی گشتی جاچە ململانێ با بڵێن دەستوری و یاسایەکانە چ وەکو با بڵێن پێکهاتەیەکی سەرەکی لە وڵاتێکە کە ئیسا چوارچێوەیەکی ناوی عێراقە بۆیە ناتوانین ئێمە بڵێن بە دوورەوە سینیا پڕیشکی ئەم ململانێ و ئەم گۆڕانکاریانە بەرمانەکەی بەتاکید بەڵام تا چ ڕادەیەک دەتوانین استیفادەی لێ بکەین تا چ ڕادەیەک ئەتوانین مەسەن لایەنیان سیاسی کوردیەکان کاتە کورد چۆن ئەتوانێت ئیسفادەی لێ بکە وەکو خۆ داماژە بەتاکید یەکەم خطووەکە بە خاڵێکی ئیجابی دەستنیشانەکرێ و کۆبوونەوەی پەرلەمانە بەڕاستی کە سەرجەم لایەنە کوردستانیەکان لە کاتێکی زۆر قیاسیە بەبێ گەڕانەوە بەبێ دانیشتن حتمما پێشتر با بڵین ئەتوانین بڵین کۆبوونەوە کراوە و ڕێی هاوبەشەوە بەڵام لەو ڕووداوە سەرجەم لایەنە کوردستانیەکان یعنی توانیان وەکو نەتەوەیەک وەکو کوتلێک پیشانی بنکە لەم بڕیارە پێویستمان بەوەی هاوبەش بین یعنی ناکرێت کوت لە شیعەکان خۆیان تەنها لە ژێر چەتری پەرلەمانە کۆبنەوە بەناوی پەرلەمانەوە یعنی بەناوی هەموو گەلی عێراقەوە کۆمەڵێک بڕیار دەربکەن کە ڕاستە لایەنی دەستوری و قانونیە بەڵام وەکو وتمان عنسوری شەراکەیتیانی یعنی ئایا ڕۆڵی کورد لەوێ بەرچاو گیرا قسەی لەگەڵ کرا دانیشتن لەگەڵان نەکرا بۆیە موقیفە بە ئیجابی سەیرەکرێەوە ئەو موقیفانەی دواتریش کەیت لە مەودووە بەتاکید لە بەروی ڕووداوەکان زۆر سەریعن هەرێمی کوردستان ئێستا بەتاکید ئەوانەی کە بڕیار بەدەستن تەقییمێکی عامی گشتیان کردووە بۆ کۆی ڕووداوەکان بە تەسەووری من ینی بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان زۆر بە عەقلانی و زۆر بە وردی ئەچناو پرۆسەکەەوە جا پرۆسەکە هەر دەرهاوی شتێکی هەبێ هەر ئەم پرۆسە سیاسی ئێستا جارێکی تر حکوومەت پێگەیەنرێتەوە یاخود ئەم سەرکردە سیاسیان ئەم لایەنە کوردیانەی کە ئاماژیان پێکەی یەک گوتاریان هەبووە لە ماوەی ڕابردووە تاوەکو ئەمەی کە تۆ باسیەکەی لەسەر بنیاد بندرێت بەتاکید یەک گوتاریان نەبوو بەڵام یەک هەڵوێستیان هەبوو لەم دواییە یعنی ئەوە بە خاڵێکی ئیجابی بۆ سەرجەمیان تۆمارەکرێ و بەتایبەت ئەبێ بڵین کە ئەوانە یەکێتی و پارتی بە دەرەجە یەک لەبەرەوەی ئەوان با بڵێن زیاتر بارزم و ئەوان زیاتر بەشدارن لە پرۆسی سیاسی بەڵێ یەک گوتاریان نەبووە بەڵام ئەم جاراتوانین بڵێن یەک هەڵوێستیان لەم بابەتە هەستیارەیە خاڵێکی ئیجابیە تۆمارەکرێ بۆ سەرجەم لایەنەکانی کورد بەڵێ ئاماژت بۆدا کە نابێت کورد لەم قۆناغەدا بێلایەن بێت کەواتە لایەنگیریەکەی تەڕەفدارەکەی بێت چۆن بێت طرفدارەکەی لەسەر حسابی بەرژەوەندەکانی خۆی بێ بەتاکید سەرجەم لایەنەکان حتمما جارێکی تر بەو هێزەوە ئەچنەوە بەقاکە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانی بە دەرەجە یەکتا پارێزراو بێ بە دەرەجەی دوو زیاتر کامڵبوونی بەشداری سیاسیە لەم دەوڵەتەیە گەرمایەوە بە ناوی عێراق یعنی ناکرێت هەرێمی کوردستان ئێستا کۆمەڵی کێشەی کەڵاکەبووی هەیە لە 2023ەوە کە با بڵێن دەرهاویشتەی پێشتریش بووە تا ئێستا هیچ هەنگاوێکی ئیجابی بۆ نەنراوە یاخود با بڵێن کۆی مفاوزاتەکانی کراوە لە بینی هەرێم و ناوەندە یعنی زۆر شتێکی ئەوتۆمان بەرچاو نەبینیوە ئەگەر ئەم جارە مفاوزات جدی بێ زۆربەی کێشەکان ناڵێن لە 100% چارەسەر بکرێت چونکە زۆر کێشەکانی معقدن و کاتێکی زۆرەیە بە تایبەت مەسئلەی تاقە نەوت و گاز و بابەتەکانی تری بەڵام خۆ ئەبێ هەندێک هەنگاوی ئیجابی هەبێ بۆ ئەوەی وا پیشان بدرێ هەرێمی کوردستان دڵنیا بێ لەوەی کە یعنی ئەو شەراکەتەی کە هەیە بەرەو کاڵبوونەوە ناڕۆ بەڵکو بەرەو ئەوە ڕواکە بەهێزتر بکرێت وەکمەتر بکرێت ئەمە لایەنە کوردستانەکان ئیشی لەسەرەکەن و جاخت لەسەر ئەو خاڵە زیاتر ئەکەنەوە گەر عێراقێکی بەهێزمانەوێ بە هەر مەفهومێکە کە با بڵێن تەڕەفی شیعە بە شێوەیەکی گشتی داوایەکە کۆمەڵێک هێڵی گشتی دیاری ئەکەن لە ڕێی سەرکردەکانیانەوە کورد بەڕاستی لەو خاڵانەیە بەشدارێکی چی ئەبێ وەلایەنی کوردستانی بێژ لەسەرەوە بکە چۆن بەشداری پێکرێت گەر کۆی سیستەمە سیاسەکە قەرارەکە گۆڕانکاری بەسەرا بکرێت من تا ئێستا ینی ڕۆڵی هێزە سیاسە کوردیەکان تا ئەم لەحزەی قسەیتی ئاکەین ئیجابی ئەیبینم لە کۆیەوە ڕوودا پێ ناچێت هاوشێوەی بڕیاری دەرکردنی هێزە بیانەکان لە عێراق کورد پەراوێز بخرێت و زۆری نەخۆیان کۆبنەوە بەبێ کورد هەموو شتێ بکەن یاخود پێشتریژ ینی لە پێکێنانی کابینەکەی حیدر عەبادیشدا ینی پرسی کەوتۆ بە کورد نەکرا خودی ئەو ڕووداوی ئەو دانیشتنەوە ئەو بڕیاری کە دەرکرا طبعا ئەوە قسەی زۆر هەڵ ئەگرێت لەلایەنی دەسووریەوە وەسیاقاتی دەسووری خۆی هەیە بەرەوە زۆر بە تەفسیل لێرە مناقەشەی ناکەم گرنگەوەیە کە خۆیان خودی ئەو کوتلا نازانن کە هەنگاوەکان بەو شێوازە نانرێت و دەوڵەتی موسەساتی و کۆی ئەو بابەتانی کە پەیوەستە بە دەوڵەتی عێراقی وەکو دەوڵەت بەڕاستی بە بڕیارێک و بە هوتافتان و بەو شێوازە یەکلا ناکرێت و هەر خودی بۆ نمونە ینی حکوومەتەکە عادل عەبدولمەهدی بڕۆ سەیری بڕگەکانی بکە لە پێکێنانی با بڵێن ئامانجە گشتەکانی پێگەنانی حکوومەت بەشێکی پشتی بەستۆ بە هەموو ئەو منحانەی کە وڵاتانی دەرەوە پێشکەشی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیەکە یعنی هەر خۆی مەڕۆز و ینی وەکو نمونەی هێنمەوە بگەڕێتەوە بۆ بنەمایانەی کە
کۆی ئەم سیستەمە سیاسی لە ئەو لینکە با بڵێن داراییانی کە دەوڵەتی عێراق التیزاماتی مالی کە دەوڵەتی عێراق هەیە بێئاگاداری بێ، ینی شەک نییە تۆ بڕیارێکی ئاوا سەرپێی و وەکو کاردانەوەیەک بۆ بابەتێکی تایبەت، ینی بتوانین بڵێ ئەتوانین جێبەجێ بکەین یا بگەینە ئەو خاڵی کە ئیتر تەواو لە وەختێکی قیاسی ئەتوانین. پێم وانە ینی ئەو بڕیارە بگاتە نەتیجەیە کە بەو شێوازە بێ کە چاوەڕوانەکرێ لی وای لە ینی کوت لە شیعەکان عەزمیان جەزم کردووە کە بەڵێ سەرجەم هێزەکان ئەبێ بچنە دەرەوە، بەڵام بەو شێوازە چوونە دەرەوەیان تا ڕادێگەسم. بەڵێ بەڕێز ئەحمەد ڕەفیق، ینی کێ دەتوانێت بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان لە داهاتوودا بپارێزێ؟ وەکو دکتۆر دلاوەر لێرە ئاماژەشی پێدا هەندێک ڕوونکردنەوەیدا کورد دەبێت لەسەر بنەمای پاراستی بەرژەوەندەکانی مامەڵە لەگەڵ حکوومەتی داهاتوو یاخود پرۆسی سیاسی داهاتووی عێراقدا بکە، بەڵام ورتر قسەی لەسەر بکەین کورد ئەزمموی هەیە لەگەڵ 4 بۆ 5 سەرۆکوەزیرانی عێراقدا کە بە تەواوەتی نەیتوانێت مافەکان یاخود پێگەی هەرێمی کوردستانیش بپارێزێت، تەنانەت گەیشتۆتەوەی ڕادەی قسەکردن لەسەر هەڵوەشانەوەی کیانی هەرێمی کوردستانیش. بڵێ خۆی لە بنەڕەتە من هاوبیرم لەگەڵ بۆچوونەکانی کاک دکتۆر بەوردی بۆ مەلەف و بابەتەکان و دەستخۆشی یەکەم، بەڵام دەمەوە بڵێم یعنی بایم بە پێمان وانە بێ مەسەرەن دایمەن ئێمە قوربانین و ئەوان با بڵێین زاڵمن یان ئەوان جەلادن، خۆی وانە لە حەقیقەتە خۆی سیاست فەرنی ممکیناتە و دانوستاندا دەکرێت ئێمە هەنێک بدەین ئەوان هەنێک بدەین لە نەتیجە لەسەر سیغەیەک ڕێ بکەین، بەڵام خۆی مشکلەکە ئەوەیە یعنی لە دوای 2023ەوە ورتر لە دوای شەڕی داعشەوە لە 2014 شتێک نییە، یعنی نازانی عێراق مەرجەعێکی نییە، یعنی بڕۆی قسەی لەگەڵا بکەی بۆی بڵێ کاکە جان من وەکو کورد دووەم نەتەوەم لە عێراق و ئەوە ماف و ئەمتیازاتی منە، ئەوە ئەرک و واجباتی منە، شتێک نییە. و لە دەستورە کۆمەڵێک بنەما هەیە، کۆمەڵێک مادە و مەوادی دەستوری ئێجگار جوان هەیە کە پێم وایە لە هیچ یەکێک لە دەستورەکانی وڵاتانی ئیقلیمی شتی وای تیانێ بۆ مەسەلەی کورد و پرسی کورد، بەڵام عیبرە لە جێبەجێکردنایە، ینی کێشەکە جێبەجێ ناکرێت، ینی هەر دوێنێ پێرێ مەسەلەن لە دوای ئەم ڕووداوانەی 3 و ڕۆژانی دواتر بینیمان مەسەلەن یەکێک لە سەرکردە شیعەکان چۆن کورد و سوننەی تەقوین کرد، ینی کاکە تۆ دێی ئەتەوێ پرسێک تاوتێکی لە پەرلەمان من دەنجی پێنادەم، ینی بۆ خائین بم کە دەنجی پێنادەم، مەبەستم چییە؟ یعنی ئەوەی کە قسە ئەکا دوجار مەرجعیەتە قساکە بۆ خۆیان، ئەوەی کە دوجار بڕیار ئەدا با بڵین کەسە مەسەلەن ئەوانی خاوەن هێز و نفوزی گروپی جودا جودان دێن لە بری پەرلەمان و لە بری حکوومەت دێن بڕیارەدەن و دێن ئەیانەوێ ڕۆڵی دەستور و قانون و کۆمەڵشتی لەو بابەتە ببینن. بۆیە یعنی شتێکی مەسەلەن زەمان نییە ئێمە لەگەڵ چێ دانووسانەکەین و چێش ئەچێتە ژێر ڕکێفی جێبەجێکردنی ئەو بڕیارانە یان ئەو ئەتفاقیانی کە کول لەگەڵ بەغدایە دیکە و لە بەرامبەرە ئێمەش مەسەلەن هەنێ هینمان هەیە، یعنی با بڵین کەم و کورتی هەنێ هەڵەی استراتیزیشمان کردووە لە ماوەی 17 ساڵی ڕابردوو و کوردیش کەم تەرخەم نەبووە لەوەی کە بەغدا کردوێتی، بەڵام کەمترە ئەوەنترە بۆ حکومەی کە خاوەنی دەسەڵاتی یەکەم نیە، خاوەنی بڕیاری یەکەم نیە لە عێراقا. بۆیە ئێستا دۆخەکە یعنی لەدەست هەم لەدەست کورد دەرچووەم لەدەست هەولێر دەرچووەم لەدەست بەغدا دەرچووە، یعنی ئێمە گرنگەوەیە مەسەلەن وەکو کورد چۆن بتوانێت خۆی لەگەڵ ئەم بارودۆخەیە بگونجێنێ، چۆن بتوانێت خۆی بگونجێنێ بافەت بڵێ چۆن مافە دەستوریەکانی ئەوەی کە لە دەستوری عێراقی هاتووە داکۆچی لێ بکە و چۆن بتوانێت لەگەڵ ئەم بەریەکەوتە ئیقلیمی و نێودەوڵەتیە هەڵ بکات، چونکە لە بیرمان نەچێ تا ئێستا مەسەلەن یعنی ململانەی نێوان ئێران و ئەمریکا و تاگەیشتن بە شەڕ و دوجار جەنگێکی سەرتاسەری ئەگەرێکی قایمە،
يعني لەم ڕۆژانە ڕاپرسیە لە ئەمریکا کراوە لە 170 زیاتری خەڵکی ئەمریکا پێیان وایە ئەمریکا لە ئێرانەدا یان ئێران و ئەمریکا شەڕ دەکەن پێکەوە ینی پێمان وان نەبێ ئەم دۆخی کە ئێستا هەیە بە ئاسانی ئەنیشێتەوەم کە فوکوڵا ئەنیشێتەوە نەخێر ئەمە بیرکردنەوەیکی با بڵین عاتفیە بیرکردنەوەیەکە قوڵاییتیانە بۆیە دەبێت کورد بۆ هەموو ئەگەر و ململانیەکان بۆ هەموو ئەگەر و پێشاتەکان خۆی ئامادە بکات لە سەرویانەوە ئەو شەڕە چاوەڕوانکراوی نێوان ئەمریکا و ئێران و لەگەڵ ئەوەشا دەبێت ئێمە بزانین یعنی سەفی کوردی ئێجگار گرنگە لەم کات و ساتەیە یەکگوتاری یەکەڵوێستیەوەکەی کاک دکتۆر ئاماژەی پێکرد ئەمە ئێجگار مهمە یعنی ئەوەی کە با بڵین باشترین زامن بۆ وەڵامدانەوەی هەموو ئەگەر و پێشاتەکان بە ئەگەری شەڕ و جەنگیشەوە ئەوەیە کە کورد ماڵی یەکگرتوو بێ کورد یەکگوتار بێ بە تەنیا هێزە کوردیەکان نەچنە اتفاقی جودا جودا و پێکەوە هەر بڕیارێک بوو بگەڕێنەوە بۆ مەرجعیەتی خۆیان کە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانە لێەوە بڕیار بدرێ لێەوە دوجار اتفاقیەکان بکرێ بۆ ئەوی لانی کەم سیغەیەکی با بڵین ڕسمیتری پێ ببەخشرێ هەر اتفاقیەکرا هەر ڕێکەوتنیەکرا ینی لەسەر ئەساسی حزب و شخص نەبێ لەسەر ئەساسی ئەوە نەبێ مەسەلەن هەر حزب بۆ خۆی بڕوا لەلایەکەوە ڕێکەوتنیە بکا و دواتر جێبەجێژ نەکرێ و خەڵک با بڵین کورد زەرەری تیا بکە بۆیە دەبێ ئەوەمان لەبیر بێ کە پەرلەمان مەرجعی خەڵکی کوردستان بێ و حکوومەتی هەرێم دەمڕاستی ئەم خەڵکە بێ هەر ڕێکەوتنیەک هەر ئەگەر و پێشاتێک کاتە پێشەوە ئەوان بڕیاری لێ بدەن نە کەسێکی تر بۆیە ئەمەیەکە لەوەی کە زامنی مافە دەستوری و یاسایی و قانونیەکانمانەکە و هەروەها لەلایەنی کۆمەڵگەینەوە دەوڵەتیش زیاتر جۆ لێگیراوە بین و زیاتر جۆمان لێگرن و هەتا سەفی کوردی ڕێک بێ و تەبا بێ ئەوانیش حسابێکمان بۆکەن چونکە ئەگەر تۆ لەناو خۆتە پەرتەوازەبی لەناو خۆتە یەکگرتوو نەبی یەکگوتار نەبی دوجارەکەویتە بن پێلەقەی ئەو وڵاتە ئیقلیمی و نێودەوڵەتی و زلهێزانی دنیا و ئەوەی کە لە 100 ساڵی ڕابردووە دەکرا بۆمان بکرێ بەهۆی کەم و کوڕی و ناتەبایی کوردەوە نەکراوە ئێستاش دوایی هەمان مێژوو دووبارە بێتەوە بۆیە دەبێت دەرس عیبرەت لە ڕابردوو وەرگین و هەوڵ دەین ئەو کەم و کورتی و با بڵین ئەو هەڵە مێژویانی کە لە ڕابردووە کورد کوردێتی جارێکی تر دووبارە نەبێتەوە و دەمەیە ئەوەش بڵێم یعنی ئیتر کاتی ئەوەیە مەسەلەن کورد ینی بە بێشەرمی یا با بڵین بە جەراعەتەوە داوای ئێوە بکە کە ئێمە کێشەی خاکمان لەگەڵ بەغدایە هەیە لەگەڵ دەوڵەتی عێراقا هەیە نەک لەگەڵ حکوومەتەکان بەڕاستی دەبێت ئێمەوە جیاکەینەوە لەگەڵ دەوڵەتی عێراقەیە مەسەلی ناوچەدا بڕێنراوەکانە دەبێت ئەم جارە ئەمە یەکلا بێتەوە یعنی هەر یەکە و نایخێردنەوەیکی جیای بۆ بکە ینی ئەوەش نەبەستینەوە لە مادەی 140 مادەی 140 زۆر گرنگ بوو بۆ قۆناغی خۆی و بۆ ئێستاش بەڵام لێرە بەدوا دەبێت داوای شتێکتر بکەین زۆر لە مادەی 140 گرنگتر بێ ئەوەیە کە ئەگەر هاتوو ئەوان مادەی 140 جێبەجێ نەکرد ئێبا ئەو ڕیفراندۆمی کە لە 25 دەسەمبەری 2017 کرا ئێبا جێبەجێکەین یعنی لانی کەم بە ڕیفراندۆم ئەو خێرەی هەبێ بۆ ئەم ناوچەدا بڕێنراوانە و بیکەینە کارتێکی گوشار بۆ دەوڵەتی عێراق. سپاس لە دوای ناوبڕێ گفتوگۆکەمان بەردەوام دەبێت و قسە لەسەرەواکەن چۆن پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی لەم بارودۆخە ئاڵۆزەی کە میوانەکان ئاماژان پێکرد دادەڕێژرێتەوە چۆن دەگوازێتەوە لە قۆناغی ئەوەی کە حیزب پەیوەندی هەبێ بکرێتەوەی کە دامەزراوەکان هەیە بێ لەگەڵماندا بمێننەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە پەلا بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە پێکاتوە لە 3 ژووری نووسن ژووری میوان و نان خواردن 2 موشتەمەلات گەنجینە مەطباخ 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئەسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆشکراوە ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشەکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە
جارێکتر سڵاوتان لێبێ لەگەڵ دکتۆر دلاوەر عوسمان مامۆستای زانکۆ بەڕێز ئەحمەد ڕەفیق چاودێری سیاسی کە لە کەرکووکۆ لەگەڵماندایە گفتوگۆ دەکەن لەسەر بارودۆخی سیاسی. دکتۆر دلاوەر، پەیوەندیەکانی هەرێم و حکوومەتی عراقی چۆن دادەڕێژێتەوە؟ زۆر قسە هەیە ئەم پەیوەندیانە لە نێوان هەردوولادا پەیوەندی لەسەر ئەساسی یاخود بنەمای حزب و حکوومەت، لەسەر بنەمای حزب لە هەرێمی کوردستان و حزب لە حکوومەتی لە عراقدا. چۆن ئەتوانرێ ئەم پەیوەندیانەی کە تا ئێستا هاتووە لە بارودۆخێکی ئاوا گرژدا بگوازێتەوە بۆ پەیوەندی نێوان دامەزراوەکان؟ وە تاکید ئێمە ئەگەر دەست بخەینەوە سەر کێشەکان هەر لە سەرەتای دروستبوونی پرۆسەکان تێکەڵاویە هەر هەبوو و بەردەوامیشی هەبووە. جوزێکیش لەوەی کە دەرهاویشتەکەی بەم شێوازە بوو ڕاستیەکەی دووفاقی ئەو با بڵێن مامەڵەکردنە سیاسی و یاساییە بوو لە نێوان هەردوولا. یعنی چ لەسەر ئاستی حکوومەتی فدرالی بە تاکید حزب قیادەی هەندێک لە بڕگارەکانیە کرد ئەو لەسەر ئاسی دەوڵەتی عێراقی. لەسەر ئاسی هەرێمی کوردستانیش ئێمە ناتوانین کاریەوە بکەین کە حزب باڵادەست بوو لە تەوجیهکردنی بڕیارە سیاسەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆوە لە دنیای سیاسەتا زانین بە شێوەی ناڕاستەوخۆ شتێکی زۆر سروشتیە. بۆ ئەوەی ئێمە ئەم بابەتە بە تەندروستی مامەڵەی لەگەڵا بکەین پێم وانێت لەم دۆخە بتوانین ڕاستەوخۆ ینی ئیشێکی زۆر جدی لەسەر ئەوە بکەین، چونکە بارودۆخەکە پێم وابێ ڕێ بەوە نادات کە گۆڕانکارەکان هێندە سەریعن دابنیشی بیر لەسەر داڕشنەوەی بکەی بە بابن ڕێکارە یاسایی دەستوریەکانی. بەڵام ئەتوانین لانی کەم ئەوە جێبەجێ بکەین کە محاولە بکەین لە ڕێی قەنەواتی قانونیەوە لە ڕێی ئەو کەناڵە قانونی و دەستوریانەوە گەڵاڵەی ڕاکان بە شێوەیەکی تەندروستتر بکەین. بە دواتر هەرەگەڕێمەوە سەر ئەوەی ینی ئەو مشت و مڕانین کە لەسەر ئاستی بەغدا ئیسا بە کۆی لایەنەکان، ینی ئەبێ هەمووی گەڵاڵە بکرێت دەبێت سەررجەم لایەنە سیاسەکانی کە لەوێن چ لە پەرلەمانە چ لە سوڵتەی تەنفیزیە ئەمە بیرمان نەچێت جوزێک لە کێشەکە ئیسا لە سوڵتەی تەنفیزیە لە بەقا چ لەسەر ئاسی سەرۆکایەتی کۆمار بەڕاستی کە ئێستا بەڵێ بەڕێز دکتۆر بەرهەم ئێستا سەرۆ کۆمارەکە کوردە، ینی ئەتوانێت ئەمانە هەمووی ڕۆڵی کارا و کاریگەریان هەبێت لە گەڵاڵەکردنی کۆی ئەو ڕوئیانەی کە پێویستە بۆ لایەنی کوردستانی. ئەمە ڕاستە ئەوان لە سیاقاتی و قانونی دەستوریا کارەکەن وەکو عێراق، بەڵام ئەبێ بیرمان نەچێت کە ڕەهەندە کوردیەکان هەمیشە خاڵێکی بەهێز و جەوهەریە بێ بۆ تۆکمەکردنی کۆی ڕای گشتی هەرێمی کوردستان بۆ باراستنی بەرژەوەندەکانی. اینجا پێویستە سەررجەم ئەم لایەن و قەناتە قانونی و دەستوریانی هەمانە لە عێراق ڕاستیەکەی هەمووی تەسخیر بکرێن بۆ ئەوەی کە لایەنی کوردی بتوانێت سەررجەم ئەو هێڵە پەیوەندیانی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغا هەیە بە شێوەیەکی تۆکمەتر شێوەیەکی زانانتر ینی دابڕێژرێتەوە و کاری لەسەر بکرێ بزانن ئەوانی کە لەم بارودۆخە میثاقی وەکو ڕێکەوتنێک یاخود وەکو بناغێکی لێک تێگەشتنەوە وەکو عنسوری هێز، چونکە ئێمە بۆمان تاقیبەوە لە دوای 2023 هیچ میثاقێک نە لە ناو پەرلەمان نە لە دەرەوەی پەرلەمان نە لە نێوان هێزە سیاسەکان یعنی بڕناکات و زۆر ئیتفاقیاتی دوانی و سیانی و چواریمان بینی لە نێوان لایەنە شیعەکان شیع و سونە و کورد. دەستوریش ناتوانێت بێتە بەدیلی ئەو قسانە بە تاکید دەستور ینی وەکو جەنابیان ئاماژەیان پێیا بەڕێزیان ینی ڕاستی عیبرەت لە جێبەجێکردنە، ینی تۆ کە دەستور جێبەجێ نەکرا بێ بگەڕێتەوە سەر منطقی قووە و هێزی تۆ لەم بارودۆخە گرژ و ئاڵۆزەی کە ئێستاە تا چەندێک ئەتوانی تەوزیفیکەی ینی وا ڕێکی بخەیتەوە وا بیخەیتە گەڕ کە بەکار بێنی لە بەرژەوەندەکانی خۆتە. ئەمە پەیوەستە بە کۆی لایەنە سیاسیەکان بە دەرەجەی یەک و ئەو قەنەواتە سیاسیانی کە هەمانە لە هەرێمی کوردستان چە حکوومەتی هەرێمی کوردستانە یاخود پەرلەمانی کوردستان کە شێوازێکی ڕاستەکەی ڕێکخراوتر و باڵێن یاساییترە بەخشێ بەم ئەم ڕێخستنەوەی کۆی ئەم پەیوەندیانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە بێ بیرمان نەچێت کە هەموو ئەگەرەکانیش کراون ئەم پەیوەندیانە جارێ لایەنی کوردستانی نازانین شکلی چۆنە بێ. ئایا عێراق وەکو دەوڵەتێکی فدرالیە مێنێتەوە چونکە ئێستا داواکاریەکانی شەقام لە عێراق و جوزئێک لە هێزە سیاسی شیعەکان ئەوەیە کە گۆڕانکاری بەسەرا بێت. ئەم هێزە سیاسی شیعانە کە بەڕاستی نفوذ و قووەیان هەیە ئەگەر قسەکەیان بەرنەسەر یاخود با بڵێن بە جۆرێک بە جۆرەکان لە عێراق ڕێکەوتنێک هەبوو لەسەر مەفهومی گۆڕینی سیستەمی سیاسی بۆ سەرۆکایەتی و دەسەڵاتەکانی بدرێ و سەرۆک کۆماریش ئەبێ و کات لە شیعە بێ ڕاستەکەی کورد ئەبێ خۆی حازرکا بۆ کۆمەڵێک اختیاراتی تر. ئەگەر وانە یا بێ کورد ڕاستەکەی بەو شەراکەتی خۆیان بچێتەوە و ئەو کاتە هەڵوێستێکی ڕوونی هەبێ وازەحی هەبێ ینی ناکرێ مەجارێکی تر نزمترین ئەو مافەی کە کورد داوای کرد لە عێراق لە چوارچێوەی فدرالیەت تا بەدەستیە ناوە. ینی تۆ ئەم فدرالیەتیشی لێ زەوتکەی کەواتە هیچ مانایەک بۆ شەراکەت نامێنێتەوە
کە مانای شەراکەت نەمایەوە بەڕاستی ترە بێ ئەگەرەکان لە بەردەم هەرێمی کوردستان شەکراوە بێت. لەم ئەم سیستمەی کە ئێستاشێ ناوی فیدرالیە ناوی تەوافقی سیاسیە هێن سوودمەند نەبووە تا لە سەرۆکایەتیەکە بترسێت. خۆی کێشەکە لەوەیە لانی کەم ئێمە بێ بیرمان نەچێت لەو ڕووداوە سیاسیانەی کە زۆر کاریگەری لە سەرێمی کوردستان بوو وەکو ڕفراندۆم بە نمونونەکەی هێنینەوە. ڕاستە زەرمەند بووین لێی لەلایەنی خاک و لەلایەنی سیاست، بەڵام وەکو قوارێک ماینەوە کامە عنسوڕێکی هێز ئەتوانی جارێکی تر ململانی سیاسی پێ بکەیتەوە و نقطەیەک بوو ڕاستی وڵاتە زلهێزەکان یعنی وەکو بابەتێکی یاسایی و دەستوری پاڵپشیان لەمانەوەی هەرێمی کوردستان کرد بە جۆرێک لە جۆرەکان، یعنی ئەگەر ڕاستەوخۆش نەبێ ناڕاستەوخۆ لە کۆی ڕووداوەکان بینیمان کە پاراستنی هەرێمی کوردستان و قوارەیەکی سیاسی بابەتێکی نەگۆڕە لە لای هێزە نێودەوڵەتەکان، ینی ناتوانین ئەمە ئینکاریەوە بکەین کە مادام دەستورە و مافی پیاوێن ئێستا پێگەیەکمان هەیە کە دەستوریە هەرێمی کوردستان ئینکاریەوە ناکەین کە هێزت پێ ئەدا. ڕاستە لە جەولەیەکی مفاوەزاتە لە جەولەیەکی ململانی ئەمنی یاخود سەربازی لەو ئەچە هەندێک با بڵین بابەت بدۆڕێنی، بەڵام ئەوە نییە کە بەڕاستەکەی تۆ دۆڕاوی گشتیت یعنی دۆڕاوی سەرجەم بوارەکانی تری لەبەرەوە هەرێمی کوردستان هێشتا کۆمەڵێک ئەوراقی بەهێزی خۆی ماوە. هەرێمی کوردستانە بێ لە بیرمان نەچێت کە کۆی لایەنە نێو دەوڵەتیەکان بە جۆرێکی ئیجابی هەم سەیری ئەکەن هەم مامەڵی لەگەڵەکەن. ڕاستە هەرێمێکین بەشێکین لە عێراق، بەڵام لە خیتابی با بڵین وڵاتانی زلهێزە لە قەنەواتی فەرمی وڵاتانی زلهێزە چ لەسەر ئاسی سەرۆکەکان یا وەزیرەکانیان یا حکوومەتەکانیان یا پەرلەمانەکانیان هەتا ینی خاڵێکی ئیجابی ئەبنرێ. ئەم هەرێمی کوردستان سەرە ڕای ئەوان نەبوون لە ڕێفراندۆمە پشتیوانی کورد نەبوون کە تۆ بە گرنگی شۆ باسیەکەیت و بەڕێ زەحمەتیش کە بێگاماشی پێدا پشتیوانی ڕێفراندۆم نەبوون، بەڵام دژی بوونی کورد نەبوون. ئێمە ئەم دوشتە لە یەکجیا بکەینەوە. ڕێفراندۆم وەکو ئالیەتێک بۆ گەیشتن بوو بە ئامانجێک، بەڵام سەرجەم وڵاتانی جیهان حتمما لێکدانەوە و بڕیاری خۆیان لەسەر کۆمەڵێک بنەمای تر بیناکەن کە جیاوازە لەگەڵ فەردێکی کورد. من کوردم کە بە حەزی کوردانە و بە عەتفی کوردانە و بە حەماسی کوردانە یعنی ئەمە ئینکاری ناکە کە ما پاڵپشتی بڕیاری هێزە سیاسەکانی خۆمانەکەین، بەڵام حتمما نەبێ بیریشمان نەچێت کە وڵاتانی زلهێز کۆمەڵی لێکدانەوەی ترەکەن پاراستنی بەرژەوەندێک گشتەکانە باڵاسی هێزە ئەو گۆڕانکاری سیاسیانی کە ئەوان مەبەسیانە یعنی تیجاری دەولی ئەمانە هەمووی تەداخولەکە لەگەڵ مەسلحەتی تاکێکی کوردی وەکو من. وڵاتانی زلهێز ڕاستە لەگەڵ ڕێفراندۆمان نەبوون، بەڵام خۆ دژی باڵین نەتەوەی کوردیش نەبوون و دژی لە ناوچوونی پرۆسەکەشمان نەبوون کە قوارەیەکە ناوی هەرێمی کوردستان، بەڵکۆی بینین پەیتا لە دوای پرۆسی ڕێفراندۆمەوە جارێکی تر پاڵپشتی بۆ هەرێمی کوردستان و بۆ کۆی کورد بە شێوەیەکی گشتی بە هەر جۆرەی هەر ناوچەیەک بە جۆرێک پاڵپشیان دووبارە کردو. من پێم وایە کە کورد تەنها و تەنها هێز کە بەدەستێوەتی ئەوەیە کە بێ زۆر دانابێت لە مناوەرە سیاسەکان لە عێراق و زۆر ئەبێ ڕاشکاو بێ ئەم جارە، ینی کۆمەڵێک ڕاستەکەی تەنازولات کە پێویست نەکا لە بابەتێکی تایبەتە ینی قبوڵی نەکا وەکو سونەکان ئێستا بینین هەرچەندە هێزێکی نە سەربازیان هەیە نە سیاسی ئەوتۆ گەورەیان هەیە، بەڵام بینی هەندێک کوتلەی سونە ڕاستی زۆر ڕاشکاوە و ینی مووقفی خۆی زۆر بەهێز و شتێکە لە ناو عێراقا دای بنی مەکانەت و پێگەی سونەکان سونە کێشەیەکیان هەیە ئەو بابەتەکەیان ئەوەیە کە سونەی ناوچەکان دیدگایان بۆ دەوڵەتی عێراقی جیاوازە و ئیلا سونە لە خاڵی جەوهەریاکە دژایەتی کردنی هەژمونی کوردستان بە شێوەیەکی باڵێن دەرەجە دوو و هەژمونی شیعەگەری لە بەغا بە دەرەجەی یەک ئەوە متفقن هەر هەمویان، بەڵام دیدگای سونەی کەرکووک جیاوازە لەگەڵ باڵێن سەلاحەدین لەگەڵ مووسڵ جیاوازە، چونکە ئەوان پێیان وایە ممارەسەکردنی ئەو مامەڵەیە لەگەڵ کورد و بەغا تایبەتمەندی ناوچەکانی خۆیان لێگەێنەوە، ینی مووسڵ ڕوئیایکی تایبەت بەخۆی هەیە چۆن لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ بەغا مامەڵە بکە. کەرکووک تایبەتمەندێکی تری هەیە، دووری و نزیکیان لە وڵاتانی ئیقلیمی ئەوەش کاریگەری هەیە و سونانی زۆر نزیکن با بڵێن لە ئێران ڕوئیایکی تریان هەیە و ترسێکی نەوعێکی تریان هەیە بە پێچەوانەی ئەوانەی کە با بڵێن لە وڵاتانی سونەوە لە سووریاوە نزیکن یان لە تووشا. ئەو ڕوئیا بۆ ماڵی شیعەکانیش ڕاستە؟ ئەو ڕوئیایە بۆ ماڵی شیعەکان ئێستا لەم دۆخی کە باسیەکەین ڕاستە بە حکمی ئەوەی هەژمونی ئەوان لە یەک دەوڵەتی ئیقلیمیەوەیە کە ئێرانە وەکو باسی شیعەکەین خۆشان جیاوازی مەسەبی و عەقائیدیان هەیە لە ناو خۆیانە ئەتوانین والێکی بینەوە. ڕاستە ئەوانیش دیدگایان جیاوازە، بەڵام ئەگەر خوتبەی مەرجەعەکان بە نمونە وەرگرین با بڵێن سستانی لەم هەفتەی ئەخیرە ئەگەر سەیری با بڵێن خوتبەکەی بکەی ماسجەکانی زۆر وازەحە. ماسجی یەکەم ماسجی هەر شیعەیەکە لەسەر کەوکەبی ئارەسکە بینیت، یعنی استینکاری عدوانی ئەمریکیەکەین و ئەمە تهدیدە بۆ سەر یعنی وازەحە وەکو شیعە وەکو دیدگای شیعە هەمویان متفقن لەسەر ئەوە. ماسجی دووەمی ئەوە بوو کە بۆ ناوچەی عێراق و بۆ دەوڵەتی عێراق قسەکە کەواتە شیعە متفقن هەمویان لەسەر ئەو ڕوئیا مەزهەبیەی کە هەیەە مەجالیتیانی. ئێستا با بڵێن کارکتەرەکان گۆڕاون.
ئەو کارکتەرانی کە پێشوو هەبوون تا ڕادەیەک جۆرێک لە مەدەنیەتیان پێوە بوو بۆیە دەوڵەتی عێراق جۆرێک لە مناوەڕەی سیاسیتیا بوو بەڵام ئێستا زانین کارکتەرەکانی کە هێزیانێ لە بەقا خەریکا گۆڕن بەوانەی کە خاوەن میلیشیان خاوەن هێزن بۆیە و دەوڵەتی ئەوان داواکەن دەوڵەتێکە هەم ئەیانەوە بە هێزبی گۆڕن هەم خاوەن ئەو هێزە بێت کە ئەوان پێکیانێناوە بۆیە دیدگای ئەوان تا ڕادەیەک موحەدە و باشترین نمونەش بۆی کە بڵێن دائیمەن و هەمیشە موحەدن ئەو کۆبوونەوەی پەرلەمانە کە سەرجەم لایەنە شیعەکان 5 دقیقە پێشەوە سەیری خیتابی سەدر و با بڵێن حکمەوە ئەو کردایە تا ڕادەیەک دوور بوون بەڵام لە ژێر چەتری پەرلەمانە هەمویان یەک بڕیاریان هەبوو هەمویان یەک تەوەجوهی مەذهبیان هەبوو لەبەرەوە شیعەکان تا ڕادەیەک لە خاڵە هەستیارەکانە هەمیشە متفقن هەمیشە بەڵام لە خاڵە لاوەکیەکانە دیدگای جیاوازیان هەیە و مناوەراتی سیاسی جیاوازیان هەیە بەڵام ئەوان وەکو مەذهب وەکو بنەما شیعە هیچ مەجالێکی تیانێک کە ئەوان خیتابی سیاسیان خطابێکی مەذهبی زۆر تۆکمەوە پشگیری ئەو خطابەی خۆشیانەکەن. سوپاس دکتۆر بەڕێز ئەحمەد ئێمە لێرە گفتوگویەکمان کرد لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێم و حکوومەتی عراقی ئەگەر گوێ لە قسەکانی دکتۆرت بێت ئەگەر زیادەیەکت نەبوو بۆی باس لە ناوچەی سەقامگیر ئەەکەین لە عراقدا شتێکی ژنە لە عراقدا ناوچەی سەقامگیر بێ بەڵام من هێ بەراوردی کەم بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەگەر عراق ناسەقامگیر بێ ئەوە ئەو ناوچانە دووجار ناسەقامگیرن و بارودۆخی ئەو ناوچانە کە تا ئێستا یەکلانەبووتەوە ئەوەیە کە ناسەقامگیرێکی زیاتر لە عراقیان پێوێت تەنانەت ئەگەر خۆپیشاندانیشیان تیانە بێت کورد دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکاوە چۆن ئەم ناوچانە ئیدارە بدات بە جۆرێک کە ئەو دیفاکتۆیی کە لە دوای 2023 دروست بووە لە دوای ڕیفراندۆمەوە پێچەوانە بووە بگەڕێتەوە ماڵی کوردی یا باوەشی کوردی. بەڵێ هیچ کۆم دکتۆر دلاوەر گفتێکی تەکنیکی گەڕێمە بۆ لای بەس چۆن ئەتوانێت ئەم دۆخی عراق بنیشێنرێتەوە دۆخەکە سەقامگیر بکرێت ئەوەی کە تا ئێستا هەیە قسەی لەسەرەکرێت بابەتی هەڵبژاردننی پێشوەختە باشترین بەدی لەمە بە تاکید هەڵبژاردننی پێشوەختە یەکێکە لە ئەو داواکاریانی کە هەم شەقام هەیەی هەم لایەنە سیاسەکانی کە خاوەن هێزن لە پەرلەمانە هەیەە ینی ئەمە وەکو یەکێک لە حەلەکان دەستنیشانەکرێت بەڵام با بڵێن حەلی کۆتایی نییە گەر هەڵبژاردنێکی تر کرا بە هەمان پێوەەر و هەمان دەرەنجامی هەبوو کەواتە چارەسەری کێشەکانمان دەکرێت ئەوە وەکو ئالیەت بەکارە هێنرێ بۆ ئەوەی کە با بڵێن دڵنیایی بدرێتە دەنگدەری عراقی کە چانسێکی ترت ئەدەینێ خۆت ئەم جارە بتوانانی گۆڕانکاری بکەیت بەڵام ئەوەی کە جەوهری مەوزوعەکەی نەخێر ئەم سیستەمە سیاسیە بیناکراوە لەسەر کۆمەڵێک استفافاتی سیاسی ئەم استفافاتە سیاسیانە ینی هێزە سیاسەکان دروستیان کردووە گەر تەنازول نەکەن و نەگەنە خاڵی مشترک کە پێی ئەوترێ مەفهومی شەراکە بەشداریکردن لە بەڕێوەبردننی با بڵێن کۆی عراق ئەبێ سیستمێک هەبێ کە چۆن منیەکی هاوڵاتی کورد لێرە ئەپارێزێ هەمان شێوە هاوڵاتیی پەسڕایش ئەو دڵنیایی هەبێ کە ئەپارێزرێ ئەگەر ئەم سیستمە سیاسی لە عراق نەیتوانی ئەمە فراهەم کات نەیتوانی مافەکانی من و هاوڵاتیەکی بەغا و نەجەف و ناوچەیەکی تر بپارێزێ بە تاکید ینی ئەم ململانەیە بەردەوامە بێ و تەنگەشی سیاسی بەردەوامە بێ و عدەم استقراری سیاسی لە عێراق نەک بەم دۆخۆ ئەمێنێتەوە بەڵکو زیاتر گرشترە بێ و هەنگاوەنێ بەر و بارودۆخێکی تر کە هەڵبژاردننی پێشوەختە چیەنێتە ئاراوە هاین تۆ سێری پرۆسەکانی هەڵبژاردن کە لە عێراقدا هەر کۆمەڵێک کارکتەرن بە ڕێژەی جیاواز دەنگ دەهێنن لە ئەنجومەنی نوێنەران و بەشدارن لە پرۆسی سیاسی عێراقدا ئەوە ئەکەوێتە سەر یەک لایەنەکان چووکە ناتوانانی تۆ ئەم لایەنانەکان سەڵکەیت وانی ناتوانێت بڵێ پرۆسی هەڵبژاردنەکەم ئەم لایەنانە بەدەر ئەەکەم ئەکەوێتە سەر دەنگدەری عراقی وەکوتم لەگەڵ ئەو با بڵێن دڵنیایانی کە لە پرۆسەکە هەیە یعنی ناکرێتەوە مفاوضەیەکی مستەقیل انتخاباتت هەیە ئێسات لە هەموو لایەنەکانەوە تۆمەتبارەکە دەستی هەیە لە گۆڕانکاری لە هەڵبژاردنەکانە یعنی هەموو ئەوەی لە حکوومەتە ئەوەی لە دەرەوەی و پۆزیسیۆنەوەی لە سەرجادەیە هەمووی پەنجەی تۆمەت بۆ با بڵێن ئەو دەستگایە ئەو هەیە درێژ ئەکا کە بە حساب ئەبێ مستەقیل بێ ئەمە داوای گۆڕانکاری تیاکرێ باشە ئەی گۆڕیت گۆڕانکارێکە هەیکەلەکەی چۆنە بێ چی دڵنیایی ئەداتە سەر جەم لایەنەکان و دەنگدەریش یعنی دڵنیا بێت لەوەی کە ئەم مؤسسە تازەی دروست ئەکرێ ئەو لایەنەی کە ئەم بەرپرسیارەتەیە درێ قسەی لەسەرەکەینەوە دێنێتە دی
بەتاکی دەوەی کە ئێستا قائمە بە هیچ شێوەیەکەوە نایەنجدی نمونەشمان بۆ ئەوە ئەو کۆبوونەوەی کە لە پەرلەمانەگرێ بینین کۆمەڵێک قسە ئەکرێ و کۆمەڵێک لیژنە پێگەێنراوە کە هەمان ئەو جوهانەیە کە باسەکەین و هەمان ئەو ڕوئیانەیە کە پێشتر هەیەی و حیزبەکان لەو گۆڕانکاری کە باسەکرێت ململانی حیزبی لەوێ زۆر تۆڵ بۆتەوە و هەر حیزبێکەوێ بەرژەوەندی حیزبەکەی خۆی بۆ جیازە تەسبیت بکە بەڵام بە ناوێکی تر و زۆر باشە کاتم کەمە یەم با بەڕێز ئەحمەد هەمان پرسیار ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لەناو ئەم هاوکێشانەدا بێت چۆن مامەڵەیان لەگەڵا بکرێت بەڵێ کاکی سۆف خۆی دەمەوێت ڕاستیەکەت پێ بڵێم یعنی قەت ئومێدم بەوە نیە عێراق ببێتە دەوڵەتی هاوڵاتی یا با بڵین ببێتە دەوڵەتی موئەسەسات بەدەلیلی ئەوەی ئەگەر بگەڕێنەوە بۆ لایانی کەم بۆ اتفاقی چوارچەوی استراتیجی نێوان عێراق و ئەمریکا لە 2008 کە لە 2011 چۆ بواری جێبەجێکردنەوەیش بەکشانەوەی هێزەکانی ئەمریکا لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە بینین یەکێک لە خاڵەکان مەسەلەن دابینکردنی خۆشگوزارانیە دەوڵەتی مەدەنی و دیموکراسی بۆ هاوڵاتیان ئەبینین لە ماوەی 2011 بۆ ئێستا بەس ئەوە نەکراوە نەکرد لەگەڵ کورد و سوننا نەک لەگەڵ مەسیحی و کلد و ئاشووری و نازانم پیاکاتەکانی تر نەگەڵ سابی ئێمەدایوانی تر نا هەر لەگەڵ هاوڵاتی خۆشیان ئابینین ئێستا شەقامی شیعی زۆرتر بە جۆش و خۆشترن لە شەقامی سونی و کوردی دژ بەم سیستەمە سیاسیە سیستەمێکە پارەیەکی زۆر داهاتێکی زۆر تاقەیەکی زۆر لە نەوت و گاز و مشتەقاتی ئەبینین نابینین دەوڵەتێکی خۆشگوزەران دەوڵەتێکی با بڵێین دەوڵەتێک بێ کە بتوانێت لە مافەهەرە سەرەتایەکانی خۆی بۆ هاوڵاتیانی خۆی دابین بکە کە بریتە لە ئاو و کارەبا و ڕێگەومان ئەمەی نەکردووە تا ئێستا ینی تۆ خۆم زۆر جار ینی ئەبینین لە میدیاکانی ناوەندە عێراقیەکان لە سوۆسیال میدیا بینین ینی هەرێمی کوردستان بەراورد بە ناوەڕاست و باشووری عێراق ئەوروپایە کاکە ڕاستە کەم و کوڕی هەیە گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستان نائەدالەتیە بەڵام لەگەڵەوەشە کۆمەڵێک با بڵین جیاوازی ڕیشەیی هەیە لەگەڵ بەغدایە بۆیە من هیچ گەشتبی نیم بەوەی کە هەر سیستەمێک بێ حکوومەتی کار بەڕێکەر بێ هەڵبژاردننی پێشوەختە بێ ناتوانێ یعنی هەر کەسێ بێ ناتوانێ وا بیرکاتەوە کە عێراقی هەمووانە بەبێ جیاوازی عێراقی کوردە عێراقی عەرەبە عێراقی سوننەیە شیعەیە تا دوایی بۆیە ئەبێ بگەینە ئەو باوەڕەی کە عێراق وەک دەرەچەیەک لەم کێشە و ئاریشەی کە ئێستا تێکەوتووە ئەمە لە حاڵەت ئەم قسانەی ئەمە هەمووی لە حاڵەتێکە ئەگەر عێراق خاوەنی سیادەی سەرزەمینی و ئاسمانی خۆی بەیانی ئەمە ئەگەر قسانی ئەمە گریمانەیە کە بۆی کە ئەمریکا و ئێران لە ساحەکەیانین ئەو فکرێ بگەێنم بڵێ ئەمێ ئەو فکرێ بگەێنم دەبێ عێراق دابشکرێ بۆ سەر سێ هەرێمی دانپێنراو کە خۆی ببینێتەوە لە کۆنفیدرالی وەکو وەنگاوی یەکەم ئەگەرەوە شارەسەر نەکرا ببێتە سێ دەوڵەتوەکە و ئایندەی ناوچە کوردستانەکان بینیمان یعنی ئەوەی کە هێزی لابێ دەستی بەسەراگرێ ناگەڕێتەوە بۆ دەستور ناگەڕێتەوە بۆ مادەی 140 ناگەڕێتەوە بۆ با بڵین سەرچاو و بەڵگەنامە مێژوویەکان بۆیە یعنی ئەبێ ئەمە لەوە ببینەوە بێت چاوەڕێ ئەوە بکەین کە با بڵین قۆناقێکی تازەتر بێتە پێشەوە هەلومەرجێک یا گۆڕانکاریەک بێتە پێشەوە و چۆن لە 1991 و 2023 ڕوویاندا ئەو کاتە ئایندەی ئەم ناوچانە ساغ ببنەوە و ئەگەرنا ئەوەی کە هێزی هەبێ دەستی بەسەراگرێ بەڕێز ئەحمەد ڕەفیق چاودێری سیاسی سپاس کە لە کەرکووکۆ لەگەڵماندا بووی دکتۆر دلاوەر عوسمان مامۆستای زانکۆ سپاس بۆ تۆش سپاس بۆ بەڕێستان ئێوەش خواتان لەگەڵ